بەناوی خوای بەخشندۆ میهرەبان، سڵاوی خوای پەروەردگارتانە بێ بەڕێزان. سپاس بۆ خوا لە خزمەتی فەرموودەی ژمارە 39 کە فەرموودەیەکی قودسیە. خوای گەورە فەرمێ یەبنە ئادەم، ئەی بەنی ئادەم، با ئێمەش جوان جوان گوێ بگرین چونکە ئێمە ئاگرێتەوە، تەنهاش لەگەڵ ئێمەیەتی. تەفەڕەغ لعیبادەتی ئەملە صدرەکە غینەن. خوای گەورە فەرمێ تەفەڕوخکە، خۆت یەکلایی بکەوە بۆ بەندایەتی من. چیت بۆ ئەەکەم؟ دەروونت پڕ ئەەکەم لە دەوڵەمەندی، پڕی ئەەکەم لە دەوڵەمەندی. و ئەسود فەقڕەک، بربەست ئەخەمە بەدەم هەژاریشت، ڕێی هەژاریت لێ ئەگرم، ناهێڵم فەقیر بیت. ئەگەر نەمان کرد، خوای گەورە فەرمێ وئیلا تەفعەل، ئەگەر خۆت یەکلایی نەکەیتەوە بۆ بەندایەتی من، چییە بێ؟ مەلەئت یەدەیکە شوغلەن، زۆر سەرقاڵتەکەم بە کاروباری دنیاوە، سەرقاڵبی بە ئیش و کار و مەعیشەت و کاروباری ڕۆژانە و کاسپیتەوە. وەلەم ئەسودە فەقڕەک، ڕێگریش ناکەم لەوەی کە هەژار بیت، بۆ معنایە ناکە فەقیرتەکەم، بەڵکو ڕێگەش ناگرم لە هەژاریت. ئەبێ خۆت بڕۆی مشوری ماندوو بوون و ڕزقت بخۆیت بە هیلاکی پارە پەیا بکەی. بەڵام پێچەوانەکەی بەڕێزانوان نییە. کاتێک مرۆڤ ژیانی تەرخانەکە بۆ خوا، بە چاوی خۆی ڕۆژانە بەرەکەتی ئەم بەندایەتیە بینێکە بۆ خوایەکە. ئەمە قسەی ئێمە نییە. چەندین مامۆستای خۆم لە خزمەتیان نابووم بۆیان گێڕاومەتەوە. ئێمەش چەندین جار لە خزمەت گەورە پیاوانە بیستومانە. کاتێک ئەمان خەریکی بانگەواز بوون، خەریکی فێربوون و علمی شەرعی بوون، خەریکی زانست بوون، خەمی ئومەتی ئیسلامیان هەڵگرتووە. خوای گەورە خەمی ماڵ و مناڵ و خێزان و کەس و کار و پارە و دەوام و ئەوانەی بۆ لابردوون، ئاسوودەی کردوون، مەگەر ماوەیەکی کەم مەشغوڵ بووم بە کاروباری دنیاوە، ئیلا دوای ئەوە خوای گەورە دەروی خێری لێکردوونەتەوە و بە ئاسوودەییەوە ژیانی خۆیان بەڕێ کردووە و خەمیان تەنها بۆ دنیا نەبووە، بەڵکو تەنها بۆ قیامەت بووە. ئەگەر کەسانێکیشمان هەبن کەم تەرخەمی بکەن لە پەرستشی خوادا، دڵنیا بن خۆمانیان ئەو کەسێنیانە دەوروو بەرماندا بینین، شەو ڕۆژ سەرقاڵ، شەو ڕۆژ ماندوو، بێهێز، بێورە، بێوزە، هەر هەوڵ ئەدا لە کار و کاسبی لەم ئیش بۆ ئەو ئیش، بەڵام هێشتا جاری وایە بینین ناگاتەوە بە دەستکەوتی ژیانی دنیای کەسێک کە ژیانی دنیای واز لێ هێناوە، خۆی تەرخان کردەوە بۆ پەرستنی خوا، بۆ خزمەتکردنی ئیسلام، بۆ بانگەواز. ئەمە ئێمە دەیان جار بە چاوی خۆمان بینیمانە. کەسانێک کە گویان نەداوە بە پارە، خوای گەورە ئەوها پارەی بەسەریان داڕشتووە. کەسانێکیش کە هەموو ئامانجی و خەول و خولیان بۆ بە گەڕان بە دوای دینارێک و دەستکەوتنی کارێکی باشتر و مەشغوڵ بوون بە پارە و بە دنیاوە لەسەر حسابی بانگەواز و ئیسلامەتی و دینداری. خوای گەورە بەرهەمێکی وای پێ نەداون. ئەگەر بەرهەمیشی پێدا بێتن، بە ماندووبوونێکی زۆر قورس دەستیان کەوتووە. کەواتە تەفەڕەغ لعیبادەتی، با هەمومان خۆمان یەکلایی بکەینەوە بە بەندایەتی خوا. خوای گەورە خەمی ئەم دنیامان بۆ لابە، خۆی مشورمانە خوا و ئێمە بە دەروونێکی ئاسوودەوە خەمی ڕازیکردنی خوا و بەرزکردنەوەی ناوی ئەڵڵا لە دنیاە بەرەو بەهەشت بردننی مرۆڤایەتی خۆین، کە ئەو لە ڕاستیدا گەورەترین خەمە. ئەبێ مرۆڤ بە دوای ئەو خەمەدا بگەڕێ. خوا هیدایەتمان بە دنیا خەممان نەبێت و ئامانجمان ڕازیکردنی خوا و بەندایەتیەکەی بێ. خوا هیدایەتی هەموومان بە. السلام علیکم ورحمة الله وبركاته.